والله وەکوڵ شێران دەکەین کاک قورشە لاین دەکەی بەرێ بەتامی قەدیم بەرێ باشە ئەوە کو دەبی بە پێخواسییان مشکلەی نییە لە بۆ تو هیچ زەرەری نییە ئا احتیاجە ئەوە کوڕەکە دەشێلین بە ماوەی 2 ڕۆژ بمرێتەوە ئەو سواقی دەدەین باشە وەستا جان با بڵێن ئەم قوڕەوە کوچیمەنتۆ نییە کە پیستت بستێنییان تووشی نەخۆشیت بکە نەخێر هیچ زەرەری نییە زەرری نیە نەخێر لە چی دروست دەکەن ئەم قوڕا ئەوە کای تێ دەکەین خەی تێ دەکەین ئا قوڕەکەی جوان دەشێلین 2 ڕۆژ بمرێتەوە لە بەوەی لە بە مێروستان و شتی واش نستە ئەوەی دیوارەکەی ینی ئەو خێ تێ دەکەم بۆی مێروسان نەچیتن باڵێ باشە چەند ساڵەویشە دەکەیت و ئەمن وەڵام ماوەکە بەگە وەستای کەتیمە بەڵێ باڵێ پێشتر ئەویشت کردی لە گوندانیان دیتیت بۆ خۆت نەوەڵە بەس ئەو ماوەکە لەگەر وەستای دێم بەس شانازیە بەڕاستی بەڵێ بەڵێ لەگەڵ ئیشەکەت مرتاحی بەڵێ زۆر خۆشە بەڕاستی لە شتکەم زۆر پێخۆشترە بەڕاستی ماندوونی لە چاویشی تریان ئاسانترە ئیشەکەی ئیشەکان مادیبوونی بای هەندێک هەتێدا بەڕاستی بەڵێ مادیبوون تێدا بەس ئەو ئیشە مادیبوونەکەی وان نییە بۆچی ئیشی دیواری بیان شتە شووە ئیشەکەی زۆر خۆشە بەڕاستی